بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان حميم تنزيل الكتاب من الله العزيز الحكيم چەند پیتێک لە سەرەتای هەندێ لە سوورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بەو پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمیزاد و جن کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە زاناکان لە هەندێکی دواون هەندێکیشیان وتویانە هەر خدا خۆی زانایە بەنهێنی ئەو پیتانە ئەم قورئانە لەلایەن خدای باڵا دەست و داناوە هاتۆتە خوارەوە إن في السماوات والأرض لآيات للمؤمنين بەڕاستی لە ئاسمانەکان و زەویدا بەڵگە و نیشانەی زۆر هەن دەربارەی گەورەی و دەسەڵاتی پەروەردگار بۆ کەسانێک کە بڕوادارن وفي خلقكم وما يبث من دابة آيات لقوم يوقنون هەروەها لە دروستکردنی ئێوەدا لە ئەندامەکانی لەشتاندا لە قۆناغەکانی گەورەبوونتاندا لە جیاوازی نێرومێتاندا هەتا دوایی هەروەها لەو هەموو زیندەوەرە جۆرا و جۆرانەی کە لەسەر زەوی و ژێر زەوی و ناو ئاودا هەن و بڵاویان دەکاتەوە لە چوارپێ و باڵندەکان لە خشۆک و شەشپێکان لە گیاندارانی هەمە جۆر لە قەبارە و ڕەنگ و شێوازدا لە دەوریان لە خزمەتکردنی ئادەمیزاددا هەموو ئەوانە بەڵگە و نیشانەن لەسەر دەسەڵاتی خوددا بۆ کەسانێک کە دڵنیان و باوەڕی دامەزراویان هەیە واختلاف الليل والنهار وما أنزل الله من السماء من رزق فأحيا به الأرض بعد موتها وتصريف الرياح آيات لقوم يعقلون هەروەها لە جیاوازی شەو و ڕۆژدا لەو ڕزق و ڕۆزیەی کە لە ئاسمانەوە خوددا باراندوێتی وەک باران و تیشتی خۆر و گازەکان و هەتا دوایی کە سەرچاوەی گەشەکردن و پێگەیشتنی ڕوەک و هەموو زیندەوەرانە بەهۆیەوە زەوی زیندوو کردەوە دوای وشک بوون و مردنی هەروەها لە هاتوچۆ و گۆڕان و جوڵەی هەوادا لە هەر هەموو ئەوانەدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانێک عەقڵ و بیر و هۆشیان دەخەنە کار تلك آيات الله نتلوها عليك بالحق فبأي حديث بعد الله وآياته يؤمنون أي محمد ئەوانە بەڵگە و نیشانەی دەسەڵاتەکانی خوددان دەیخوێنینەوە بەسەر تۆدا سەر تاپای حەق و ڕاستەقینەیە جا دوای خوددا و فەرمانەکانی بە چ گوتار و باسێکی تر باوەڕ دەکەن و ئیمان دەهێنن ويل لكل أفاك أثيم هاوار و قوربەسەری و ڕەنجەڕۆیی تەنها بۆ هەموو ئەو کەسانەی کە زۆر درۆزن و بوختانچی و تاوانبارن يسمع آيات الله تتلى عليه ثم يصر مستكبرا كأن لم يسمعها فبشره بعذاب أليم هەیانە گوێ دەگرێت بۆ ئاەتەکانی خوددا کاتێک بەسەریدا دەخوێندرێتەوە لەوە دوا سوور دەبێت لەسەر بێباوەڕی و خۆی بەزل دەزانێت هەروەک نەیبیست بێت جا موژدەی سزا و ئازارێکی بە ئێش بدە بەو جۆرە کەسانە وإذا علم من آياتنا شيئا اتخذها هزوا أولئك لهم عذاب مهين کاتێک شتێک لە ئاەت و فەرمانەکانی ئێمەی پێ بگات و بیزانێت ئەوە دەیکاتە هۆی گاڵتە و گەمەجار ئەوانە سزای خەجاڵەت و ئاوەر و شەرمەزاری چاوەڕێیانە هەر لەم دنیادا من ورائهم جهنم ولا يغني عنهم ما كسبوا شيئا ولا ما اتخذوا من دون الله أولياء ولهم عذاب عظيم لقيامتيجدا دۆزەخ بە دوایانەوەیە و لێی قوتار نابن
هەرچیەکیان کردبوو فریایان ناکەوێت لە ماڵ و هێز و دەسەڵات هەموو ئەوانەشی کە لە جیاتی خوددا کردوبیان بە پاڵپشتی خۆیان جا سزایەکی زۆر گەورە و سامناک بۆیان ئامادەیە. هذا هدى والذين كفروا بآيات ربهم لهم عذاب من رجز أليم. ئەم قورئانە ڕێنمووی بەخشە بەرچاو ڕوونکەرەوەیە ڕێنیشاندەرە ئەوانەشی کە باوەڕیان نەبوو بە ئایەت و فەرمودەکانی پەروەردگاریان سزایەکی زۆر سەخت و بە ئێش چاوەڕێیانە. الله الذي سخر لكم البحر لتجري الفلك فيه بأمره ولتبتغوا من فضله ولعلكم تشكرون. خدا ئەو زاتەیە کە دەریای بۆ ڕام کردوون تا کەشتی بە فەرمانی ئەو هات و چۆی پیادا بکات تا بچن بەدەم بەخشش و بەهرەکانیەوە و دەستان کەوێت لە بازرگانی و ڕاوە ماسی و دەرهێنانی گەوهەری مرواری و هەتا دوایی بۆ ئەوەی سوپاسگوزاری خدا بکەن. وسخر لكم ما في السماوات وما في الأرض جميعا منه إن في ذلك لآيات لقوم يتفكرون. هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە بۆ ئێوەی ڕامهێناوە بۆ خزمەتگوزاری ئێوە فەراهەمی هێناوە هەمووشی تێکڕا بەخششن لەلایەن ئەو زاتەوە بەڕاستی لەو بەخشش و دیاردانەدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانێک کە بیر بکەنەوە و تێفکرن. قل للذين آمنوا يغفروا للذين لا يرجون أيام الله ليجزي قوما بما كانوا يكسبون. ئەی پێغەمبەر بڵێ بەوانەی کە ئیمانیان هێناوە چاوپۆشی بکەن لەوانەی بەتەمای ڕۆژە سەختەکان نین کە خوددا پێشی دەهێنێت بۆ لێپرسینەوەیان تا پاداشتی قەومی نالەبار بداتەوە بە گوێرە و کار و کردەوەیەی کە ئەنجامی دەدەن. من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها ثم إلى ربكم ترجعون. هەر کەسێک کار و کردەوەی چاچی ئەنجام دابێت ئەوە سوود و قازانجەکەی بۆ خۆیەتی هەروەها ئەوەشی کار و کردەوەی خراپی کردبێت ئەویش لەسەر خۆی دەکەوێت لەوە دواش بۆ لای پەروەردگارتان دەبرێنەوە. ولقد آتينا بني إسرائيل الكتاب والحكم والنبوة ورزقناهم من الطيبات وفضلناهم على العالمين. سوێن بە خوددا بێگومان ئێمە تەوراتمان بەخشی بنەوەی ئیسرائیل هاوڕێ لەگەڵ دەسەڵاتداری بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵکی لەگەڵ پێغەمبەرەتیشدا لە چەندەها ڕزق و ڕۆزی چاک و پاچیش بەهرەوەرمان کردن زیادە ڕێزیشماندان بەسەر هەموو خەڵکی سەردەمی خۆیاندا. وآتيناهم بينات من الأمر فما اختلفوا إلا من بعد ما جاءهم العلم بغيا بينهم إن ربك يقضي بينهم يوم القيامة فيما كانوا فيه يختلفون. هەروەها ئێمە چارەسەری هەموو کارێکی گرنگمان بۆ ڕوونکردنەوە و پێمان بەخشین دەربارەی عەقیدە و شەریعەت و حەڵاڵ و حەرام جان ناکۆچی و دووبەرەچیان لە نێواندا بەرپا نەبوو مەگەر دوای ئەوەی کە هەموو شت ڕوون بۆەوە و زانستیان بۆ هات ئەوەش بەهۆی ستەم و ناکۆچی و حەسوودی نێوان خۆیانەوە. بەڕاستی پەروەردگاری تۆ ئەی موحەممەد لە ڕۆژی قیامەتدا داوەری دەکات لە نێوانیاندا دەربارەی ئەو شتانەی کە ناکۆچیان لەسەری هەیە و ڕای جیاوازیان هەیە دەربارەی. ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون. لەوە دوای ئێمە تۆمان ئەی موحەممەد خستۆتە سەر بەرنامەیەکی ڕاست و ڕەوان لە هەموو کاروبارێکی ئەم ئاینەدا کەواتە شوێنی بکەوە و لێی لامەدا نەکەیت شوێنی هەوا و ئارەزوی ئەوانە بکەویت کە نازان و نافامن. إنهم لن يغنوا عنك من الله شيئا
وإن الظالمين بعضهم أولياء بعض والله ولي المتقين. بێگومان ئەوانە هیچ کات فریاد ناکەون و لە دەستی خوددا ڕزگارت ناکەن ئەگەر خوددا لە خۆت بڕەنجێنیت و نافەرمانی بکەیت. بەڕاستی ستەمکاران هەندێکیان یار و یاوەری هەندێکیانن، خودداش پشت و پەناو خۆشەویستی دیندار و چاکانە. هذا بصائر للناس وهدى ورحمة لقوم يوقنون. ئەم قورئان و بەرنامەیە چەندەها چاوڕۆش نییە بۆ خەڵکی و هیدایەت و ڕێنمووی و ڕەحمەتە بۆ قەوم و کەسانێک کە باوەڕ بهێن و پێی دڵنیا و ئارام ببن. أم حسب الذين اجترحوا السيئات أن نجعلهم كالذين آمنوا وعملوا الصالحات سواء محياهم ومماتهم ساء ما يحكمون. ئایا ئەوانەی کە گوناه و تاوانەکانیان ئەنجام داوە وایان زانیوە هەر وەک ئەوانە حسابیان بۆ دەکەین کە ئیمانیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە؟ ژیانی دنیا و مردن و دوای مردنیان وەک یەک دەبێت؟ ئای کە بڕیاری خراپ بڕیار دەدەن. وخلق الله السماوات والأرض بالحق ولتجزى كل نفس بما كسبت وهم لا يظلمون. خدا ئاسمانەکان و زەوی لەسەر بنەمای حەق و ڕاستی داناوە بۆ ئەوەی سەرنجام پاداشتی هەموو کەسێک بە گوێرەی کار و کردەوەکانی بداتەوە و هیچ جۆرەستەمێکیشیان لێ ناکرێت. أفرأيت من اتخذ إلهه هواه وأضله الله على علم وختم على سمعه وقلبه وجعل على بصره غشاوة فمن يهديه من بعد الله أفلا تذكرون. هەواڵم بدەرێ ئایا ئەو کەسەی کە ویست و ئارەزوی خۆی کردوتە خودای خۆی بەهۆی ئەوە بە خوداش گومڕای کردووە کە زانیوێتی شایانی ئەوەیە لانجامی بەدهەڵوێسی خۆیدا و مۆری ناوە بە دەستگای بیستن و دڵ و دەرونیدا و پەردەشی هێناوە بەسەر چاو و دەستگای بینینیدا. جایتر چێ هەیە جگەل لە خوددا هیدایەت و ڕێنمووی بکات؟ ئایا بیر ناکەنەوە و ئامۆژگاری وەرناگرن؟ وقالوا ما هي إلا حياتنا الدنيا نموت ونحيا وما يهلكنا إلا الدهر وما لهم بذلك من علم إن هم إلا يظنون. خدا نەناسان دەیانوت ژیان تەنها ئەم ژیانی دنیایەیە، دەمرین و دەژین بەنۆرە، هەر ڕۆژگار و زەمانە کاریگەرن تیاماندا و دەمان مرێن و هیچی تر. جا ئەوانە وە نەبێت لەسەر بنچینەی هیچ جۆرە زانست و زانیاریەک ئەوە بڵێن، بەڵکو تەنها پشت بە گومان و دوو دڵی دەبەستن. وإذا تتلى عليهم آياتنا بينات ما كان حجتهم إلا أن قالوا ائتوا بآبائنا إن كنتم صادقين. کاتێکیش ئاەتەکانی قورئانی ئێمەیان بەسەردا بخوێندرێتەوە کە بەڵگەی زۆر بەهێز و ڕوونی تێدایە لەسەر زیندوو بوونەوە هەموو بەڵگەیەکیان هاتوتە سەر ئەوەی کە دەڵێن دەباشە با و باپیرانی مردومان بۆ زیندوو بکەنەوە ئەگەر ڕاز دەکەن. شانی باسە کە حەزرەتی عیسا ئەو کارێ بۆ خەڵکی ئەنجامدا بەویستی خوددا کەچی وتراوە ئەمە سحر و جادووە. قل الله يحييكم ثم يميتكم ثم يجمعكم إلى يوم القيامة لا ريب فيه ولكن أكثر الناس لا يعلمون. أي پێغەمبەر پێیان بڵێ ئەو شتانە بەدەست ئێمە نییە، ئەوە هەر خودایە ژیانتان پێدەبەخشێت و پاشان دەتان مرێنێت و دوای ئەوە کۆتان دەکاتەوە لە ڕۆژی قیامەتدا کە هیچ گومانی تیادا نییە، بەڵام زۆربەی خەڵکی ئەمە نازانن. ولله ملك السماوات والأرض ويوم تقوم الساعة يومئذ يخسر المبطلون. هر خدا خاوەنی ئاسمانەکان و زەویە، ئەو ڕۆژەی کە قیامەت پێش دێت
هەرەو ڕۆژە هەرچی بەتاڵ پەرست و ناحەق پەرستانە لە زەرەرمەندیەکی زۆر گەورەدا دەبن. وترى كل أمة جاثية كل أمة تدعى إلى كتابها اليوم تجزون ما كنتم تعملون. ئەو ڕۆژە دەبینیت هەموو خەڵکی بە چۆکدا هاتوون و لەسەر ئەژنۆ و پەنجەکانیان ئامادەن، هەرکەس چاوەڕێی بانگکردنە بۆ لێپرسینەوە، ئامادەیە دەست بەجێ ڕاپەڕێت و ڕابکات بۆ بەردەم دادگای پڕ لە دادی پەروەردگار. هەر قەوم و هۆزێک بانگ دەکرێت بۆ لای ئەو کتێبەی کە بۆی ڕەوانە کراوە، یاخود بانگ دەکرێت بۆ لای نامەی کردەوەکانی. ئەوسا پێیان دەوترێت ئەمڕۆ ئیتر پاداشتی ئەو کار و کردەوانەی کە دەتان کرد دەدرێتەوە. هذا كتابنا ينطق عليكم بالحق إنا كنا نستنسخ ما كنتم تعملون. ئەمە ئیتر نامەی کردەوەکانتانە کە تۆمارمان کردووە لەسەرتان، خۆی گۆیایە قسە دەکات و حەق بێژە. دیارە کردەوەکانمان تۆمار کراوە لەسەر دەستگای زۆر پێشکەوتوو، چونکە بەڕاستی ئێمە کاتی خۆی ئەوەی ئێوە دەتان کرد لەبەرمان دەگرتەوە. فأما الذين آمنوا وعملوا الصالحات فيدخلهم ربهم في رحمته ذلك هو الفوز المبين. جاو کاتە ئەوانەی باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە، ئەوە پەروەردگاریان دایان خاتە ژێر سایەی ڕەحمەت و میهرەبانی خۆیەوە، تەنها ئەوە سەرکەوتن و سەرفرازیەکی ئاشکرایە. وأما الذين كفروا أفلم تكن آياتي تتلى عليكم فاستكبرتم وكنتم قوما مجرمين. بەڵام ئەوانەی کە بێبڕوە و کافر بوون پێیان دەوترێت باشە ئێوە ئاەتەکانی منتان بەسەردا نەدەخوێنرایەوە، کەچی خۆتان بە گەورە و زل دەزانی بەڕاستی ئێوە هۆزێکی تاوانبار و تاوانکار بوون. وإذا قيل إن وعد الله حق والساعة لا ريب فيها قلتم ما ندري ما الساعة إن نظن إلا ظنا وما نحن بمستيقنين. کاتێکیش بۆ وترایە بێگومان بەڵێنی خوددا ڕاستە و ڕۆژی قیامەت هەردێت و گومانی تیادا نیە، ئێوە لە وەڵامدا دەتانوت ئێمە هەر نازانین ڕۆژی قیامەت چییە، ئێمە هەرگومان دەبین و دڵنیا نین. وبدا لهم سيئات ما عملوا وحاق بهم ما كانوا به يستهزئون. ئەو کاتە لە قیامەتدا ئەو کار و کردەوە ناشرینانە کە کردویانە بۆیان دەردەکەوێت و ئاشکرا دەبێت، ئەوەشی کە گاڵتەیان پێدەکرد و بڕوایان پێی نەبوو کە سزا و ئازاری دۆزەخە لە هەموو لایەکەوە دەوریان دەدات و ڕێگەی ڕزگاریان لێ دەبڕێت. وقيل اليوم ننساكم كما نسيتم لقاء يومكم هذا ومأواكم النار وما لكم من ناصرين. پێیان دەوترێت لەمڕۆ بەدواوە ئیتر ئێوە فرامۆش دەکەین و پشتگوێتان دەخەین، هەروەکو چۆن ئێوە بڕوابوونتان بەم ڕۆژە فرامۆش کرد. شوێنی نیشتەجێ و حەوانەوەشتان ناو ئاگری دۆزەخە، کەسیشتان دەست ناکەوێت پشتیوانی و پشتگیریتان لێ بکات. ذلكم بأنكم اتخذتم آيات الله هزوا وغرتكم الحياة الدنيا فاليوم لا يخرجون منها ولا هم يستعتبون. ئەم سەرنجامەش بۆیە یەخەی پێگرتن، چونکە بەڕاستی کاتی خۆی گاڵتەتان بە ئایەت و فەرمانەکانی خوددا دەهات، ژیانی دنیاش غەڕا و گومڕای کردبوون. ئەمڕۆ ئیتر ڕزگاربوونیان ئەستەمە لەو ئاگری دۆزەخە لێی دەرناهێنرێن، داوایەوەشیان لێ ناکرێت خوددا لە خۆیان ڕازی بکەن. فلله الحمد رب السماوات ورب الأرض رب العالمين. جا هەر لە بۆ خوددایە سوپاس و ستایش کە پەروەردگاری ئاسمانەکانە، پەروەردگاری زەویشە، پەروەردگاری هەموو جیهانیان.
وله الكبرياء في السماوات والأرض وهو العزيز الحكيم. هەرچی گەورەی و شکۆمەندی هەیە لە ئاسمانەکان و زەویدا هەر شایستەی ئەوە.